بەنای خودای گەورە و مێهرەبان سپاس بۆ خوددا کە دووبارە ئەم دەرفەتەم پێدرا بۆ پێشکەشکردنی ئەم بابەتە. بابەتی ئەم جارەم لەسەر ڕێزگرتنە. ڕێزگرتن پێداویستێکی دەرونی مرۆڤە بەهایەکی ڕۆشتی و ڕەفتاری بەرزە لە مرۆڤدا. خاستەتێکە لە خاستەتە جوان و نایابەکانی مرۆڤ بەڵکو بنەمایەکی سەرکەوتنی مرۆڤە کلیلی دەبایە و پێکەوە ژیانە. جۆرەکانی ڕێزگرتن زۆرن بەڵام ئامانجی من لەم بابەتەدا وەروژاندنی ڕێزگرتنی دایک و باوکە. لێرەدا دەمەوێت چیرۆکی کچ و باوکێکتان بۆ بگەرمەوە. ڕۆژێک لە ڕۆژان کچ و باوکێک لە نێو باخچەیەکدا دادەنیشن. باوکە بە ساڵاتچۆکە نابینا دەبێت. چۆڵەکەیەک لە نێو باخچە سەما دەکات. باوکە بە ساڵاتچۆکە لە کچەکەی دەپرسێت کچەکەم ئەمە چییە؟ کچەکەی بۆ جاری یەکەم وەڵامی ئەداتەوە ئەڵێ باوکە ئەمە چۆڵەکەیە. بۆ جاری دووەم باوکەکە هەمان پرسیارەکاتەوە ئەڵێ کچەکەم ئەمە چییە؟ کچەکەی بۆ جاری دووەم ئەڵێ باوکە خۆ پێم گوتی چۆڵەکەیە. بۆ جاری سێم باوکە بە ساڵاتچۆکە هەمان پرسیارەکاتەوە ئەڵێ کچەکەم ئەی ئەمە چییە؟ کچەکەی تووڕە ئەبێت و دەڵێت باوکە چۆڵەکەیە چۆڵەکە چ ئۆڵە ئاکە تو بۆ وا دەکەیت باوکە من چەند جار پێم گوتی چۆڵەکەیە. باوکەکە بەدڵێکی شکاوە هەڵسا گوزەرێکی بەناو باخچەکەدا کرد و بە کچەکەی گوت کچەکەم گەورە بووە بەڵام کاتێک لەناو باخچەکەدا دانیشتە بووین پرسیارم لە کچەکەم کرد ئەمە چییە؟ کچەکەم بە تووڕەبوونەوە وەڵامی دامەوە بەڵام کچەکەم کاتێک تۆ بچووک بوویت لە هەمان باخچە یاریم لەگەڵتدا دەکرد 21 جار پرسیارت کرد کە باوکە ئەمە چییە؟ هەر 21 جار وەڵامم دایەوە کچەکەم ئەمە چۆڵەکەیە بێ ئەوەی کاریگەری لەسەر تووڕەبوونم هەبێت. من لەو کاتەدا هەستم بە سۆز و خۆشەویستی کچە بچووکەکەم دەکرد. ئەگەر بیر لەو ئەرک و ڕەنجانە بکەینەوە کە دایک و باوکت لەگەڵیان کێشاویت پێویستە سۆز و خۆشەویستی خۆتیان لە پێش هەموو کەسێکی دیکەوە پێش بخەیت چونکە دایک و باوکت لە پێناو تۆ خۆی دەڕەنجێنێت و سۆزی خۆی بەسەردا دەبارێنێت و چاودێریت دەکات. دایکت بەیانیان زوو بە زمانێکی شیرین لە خەو هەڵت دەسێنێت و خواردنت بۆ ئامادە دەکات بۆ خێر و خۆشیت و هەرچی پێویست بێ دەیکات و درێخی ناکات. هەروەها باوکیشت وەک دایکت بەیانیان زوو بە دڵێکی فراوانە لە ماڵ دێتە دەرەوە دەست بەکارکردن دەکات و هەوڵ دەدات و ڕەنج دەدات تاوەکو بژێ ژیانی منداڵەکانی پەیدا بکات. پێویستە لەسەر ئێمەش ڕێزیان لێ بگرن و خۆشمان بێ کە کارێک پێمان دەستبێرن پێویستە بە خۆشی ئەنجام بدەین هەوڵ دین گلەییکیان لە ئێمە دەبێت چونکە دەبێت ئەوە بزانین کە چەند بەدە فەرمانەکانیانەوە بچین ناتوانین زەڕێکیش لەو ئەرک و ڕەنج و ماندووبوونانە بدەینەوە کە لەگەڵ ئێمە کێشەیەنە کە چوونە تەمەن و پیربوون ناکرێت فەرامۆشیان بکەین ئەبێ دەستی سۆز و خۆشەویستیان بۆ بەستینگەوە بگرین و یارمەتیان بدەین. ئەمەیە بڵێم هەموو کەسە دەڕوا تەنها خێزانەکەت لەلات دەمێنێتەوە خێزانەکەی تۆ ئەگەر هۆکارێکیش نەبێت خۆشیان دەوێت ئایا کەسانی تروان ئەوە پێویستیان بە هۆکارێکە بۆیە خۆشیان بێت ئەڵێن دەوڵەمەندە بۆیە خۆشیانەوێت ئەڵێن بەهێزە بۆیە خۆشیانەوێت ئەڵێن سەرکەوتووە بۆیە خۆشیانەوێت بەڵام خێزانەکەت وانە ئەگەر دەوڵەمەند سەرکەوتوو بەهێزیش نەبیت خۆشیان ئەوێت. نرخی خێزانەکەت بزانە جارجار لەگەڵیان کۆببەوە ئەوەندە خەریکی قسە بەمانەکانی ئینتەرنێت مەبە مەڵێ هاوڕێ دوو ڕۆژ ئەهمالی بکە جێت دەهێڵێ. بوونی هاوڕێ تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بەداخۆ ئەمڕۆ لەناو کۆمەڵگەی ئێمەدا زۆر باوە وەکو ڤایرۆسێکە بەناخدا دەچێت و لایەنی دەرونی و کەسایەتی مرۆڤ تێک دەشکێنێت پێویستی دەکات بەخۆیەوە وەکو ئامێرە تەکنەلۆژیایەکان وەکو مۆبایل. بەرحاڵ دایک و باوکت وێڵ مەکە ئەگەنە کاتێ دێت زۆر پەشیمان و تەنیا ئەمێنیتەوە. هیوادارم ئامانجەکە بکەیان دەبێت. سپاسی پشگیری هەمیشەیم ئەەکەم مامۆستا ئەڤین تا پرۆگرامێکی تر بە خوداتان دەسپێرم. سپاس.